بەڵێ بەڕێزان دەچمەلای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت باکردنەوەی بەشی پاسپۆرتی ئەلکترۆنیە لە ڕانیەدا کە لە مودووە هاوڵاتیانی ڕانیە خەڵکی ڕانیە دەتوانن کە پاسپۆرتی ئەلکترۆنی ڕاستەخۆ لە ڕانیەدا دەرکەن بەبێ ئەوەی کە سەردانی سلێمانی بکەن ئەو ڕێگا دوورە ببڕن بۆ دەرهێنانی پاسپۆرت من بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم پاسپۆرتە ئەلکترۆنیە سەبارەت بۆ ئاسانکارانی کە بۆ هاوڵاتیان کراوە وەروەها بۆ ماوەکەمی کە پاسپۆرتەکە دەدرێت بە هاوڵاتیان گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئەو عزیز کە بەڕێزان بەڕێوەبەری نووسینگەی ڕاپەڕین و بەشەڵاتی ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵماندان کاگاو دەسڵاو لێ بێبانیت باش سپاس بۆی کە لەبانی ڕێی کوردستان نیوز لەگەڵ مندا ئامادەی دەستپێک دەپرسم ئەم پاسپۆرتە ئەلکترۆنیە لە ئێستادا چۆنە خەڵک چۆن دەتوانێت داواکاری پێشکەش بکات بۆ وەرگرتنی ئەم پاسپۆرتە و هەروەها ماوەکەی چەندە نرخەکەی چەندە کاک ئاودێر سڵاو لێبێت ئەگەر گوێبیستی دەنگی من بیت کاک ئاودێر بەڵێ گوێبیستی دەنگی منیت بەڵێ کاک ئاودێر دووبارە سڵاو لێ بێبانیت باش سپاس بۆی کە لەبانی ڕێی کوردستان نیوز لەگەڵ ئێمەدا ئامادەیت دەستپێک دەپرسم ئەم پاسپۆرتە ئەلکترۆنیە کە لە ئێستادا لە ڕانیەدا بەردەستە شێوازی مامەڵەکردنەکەی چۆنە هاوڵاتیان چۆن دەتوانن کە ئەم پاسپۆرتە بەدەست بخەن نرخەکەی چەندە و هەروەها لە ماوەی چەندێکیشدا پاسپۆرتەکە دەدرێتەوە بە هاوڵاتیان بەڵێ بە خۆشحاڵی من پیرۆزبایەکی گەرم لە هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین دەکەم کە بوونەتە خاوەنی سیستمێکی تازە و شێوازێکی تازە لە دەرهێنانی پاسپۆرت پاسپۆرتەکە بە شێوازی ئەلکترۆنیە هەم سەرەگرتنەکەی بە ئەلکترۆنی هەمیش کە دێتە ناو دایرە هاوڵاتی هەموو ڕێرە و خەتەواتەکانی بە شێوازی ئەلکترۆنیە هیچ وەرەقەیەک و کۆپیەک نەماوە و ڕەسمگرتنی لەسەر وەرەقە نەماوە تەنها ڕسمگرتن بە شێوازی ئەلکترۆنی ئەویش بە کامێرە و یەکسەر ڕاستەخۆ ڕسم دەگیرێ هاوڵاتی پێویستی بە کارتی نیشتیمانی و کارتی زانیاریە ئەگەر پاسپۆرتی کۆنی هەبێت پاسپۆرتی کۆنیش دێنێ جگەلەوە پێویستی بە هیچ شتێکی تر نییە مەسەلەی سارەکە ئەوە بەڕاستی لای حکوومەتی هەرێم و لای دایرەکان نییە ئەوە حکوومەتی عراق سابتی کردووە کە 91,000 بۆ هیوای کە ئەو 91,000 دەستکاری بکرێ و کەم بکرێتەوە لەبەرەوەی فەرقی هەیە لەگەڵ سعری پاسپۆرتی جۆری ئەی ئەوکەی کۆنتر بوو بۆ هیواین سعرەکەی نزیک بگرێتەوە لەو سعرە چونکە هاوڵاتیان زۆر بەڕاستی تێبینان لەسەر ئەو سعرە هەیە 91,000 زۆر زۆرە بۆیە ئێمە لای خۆمانەوە لە دوای دەستکردن بە دەوامی فەرمی کە لە ساڵی تازەدا هەوڵ دەدەین محاولاتی خۆمان بەکاربێنین بۆی ئەو سعرە کەم بکرێتەوە و تەواوبوونی پاسپۆرت بەپێی ئەو پێوەرەی کە دانراوە بە پێوەی ئەو سیستمەی کە لە ناو داتابایسەکە سابت کراوە تەنها لە یەک ڕۆژدا ئەو ڕۆژەی کە سەرەتا هەمان ڕۆژ معاملەکە دەکەی و دوای سەعاتێک یان 50 دقە پاسپۆرتەکەت وەردەگریتەوە بەڵێ هاوڵاتیان چ کاتێک ئەتوانن بێن بۆ فەرمانگەکەتان بۆ ئەوەی کە پاسپۆرت دەکەن ئایا ڕۆژێکی دیاریکرێتان دیاری کردووە یاخود ڕۆژەکان و کاتەکانی سەردانیکردنی خەڵکی بۆ لای ئێوە دەبێت کەی بێت ڕۆژەکان وەکو هەموو فەرمانگەیەکی هەموو نووسنگێکی پاسپۆرت ڕۆژەکان یەکشەممان هەتا پێنج شەمانە ئازادن لەوەی کە لە حەجزی ئەلکترۆنیەکە لەو ئەپلیکیشنێک کە سەری پێدەنووسن چونکە سەرنووسین بە شێوازی ئەپلیکیشنێکە لە ناو مۆبایلەکە خۆیاندایە خۆیان اختیاری ئەو کاتە ئەو ڕۆژە دەکەن کە سەردان بکەن لە هەمان کاتدا خۆیان اختیاری سەعاتەکەش دەکەن چ سەعاتێک لەو ڕۆژەدا بۆ نمونە کەسێک دەتوانێت سەعات 9:30 بێ کەسێک دەتوانێت سەعات 11 بێت کەسێک دەتوانێت سەعات 1 بێت لەبەرەوە کاتەکان بەپێی دەوامی فەرمی کاتەکان بۆ خۆیان هەڵی دەبژێرن بەڵێ چەندێک ئاسانکاری کراوە لە ڕێگەی دەرکردنی ئەم پاسپۆرت ئەلکترۆنیۆ بۆ هاوڵاتیان کە مامەڵەکانیان ڕای کرد لە ماوەکانی ڕابردوودا پێشووتر بۆ دەرکردنی پاسپۆرت سەردانی سلێمانیان دەکرد لە ئێستادا تا چەندێک ئەم پاسپۆرتە ئەلکترۆنی لە ناو ڕانیەدا دەبێتە هۆی کار ئاسانی بۆ خەڵکی بۆ مامەڵەکردنی کارەکانیان بەدڵنیای و کارەسانێکی زۆر زۆرە تۆ بۆ نەک بۆ پاسپۆرت بۆ هەر شتێک شارێکەوە بۆ شارێکتر بچیت مەترسیاتی ڕێگات لەسرە و کرێ هات و چۆ مەسرف و خواردن و مانەوەت لەسرە جگەلەوەی کە خۆ دەزانی پاسپۆرت شتێکی ینی فامیلی وەرگرتووە تۆ کە دەچی بۆ پاسپۆرت سێ منداڵت هەبێ منداڵێکیان بچووک بێ لە ناتوانین لە ماڵەوە بەجێبێڵی ناچاری مناڵەکانی تریش بەریت لەبەرەوە ئەوە لە ڕووی مەسرف و لە ڕووی مەترسی ڕێگاوە ئەوە کاراسانێکی زۆر زۆرە
دوایەوە تۆ مەجبور بووی دەوامی خۆت یان ئیشوکاری خۆت دەستی هەڵگری بەیانی زوو بڕۆی لە پێناوی ئەوەی سەرەت بێ لە پێناوی ئەوەی زوو فریا بکەی بیتەوە. ئێستا ئەوەت نەماوە دوورترین سنوور لە ئیدارەی ڕاپەڕین بۆ ناو لۆکیشنی پاسپۆرت ناگاتە نیو سەعات 25 دقە یعنی 35 دقە. بەڵێ شێوازی سەردانیکردنی لەو ڕۆژەوە کار ئاسانیە. بەڵێ کاک ئەودێ شێوازی سەردانیکردنی خەڵک بۆ لای ئێوە چۆنەوە شێوازی سەرەوەرگرتنە فۆرمپڕکردنەوە یا خۆڕاستەخۆ ئەتوانن سەردان بەڵێ لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە ئەپلیکیشنەکە لە هەموو بڵێن ئەپستۆرەکانی مۆبایلدا هەیە بۆ ئەندروید و بۆ iOSیش بەردەستە هەر بنووسە جەواز العراقی ئەپلیکیشنەکەت دێتە بەردەم دای دەبەزێنی و دابەزانەکە کە دابەزان داخڵبووی چەند بڵێن ستێپ و چەند خەتەواتێکی زۆر زۆر ئاسانە ناو معلوماتی خۆت داوا لێ دەکا ژمارە تەلەفۆن داوا لێ دەکا لەگەڵ ئەو کۆمەڵەشانی کە کارتی نیشتیمانی ئەوانە زۆر زۆر ئاسانە ینی سەرەگرتنەکە یەکجار ئاسان بووە ئەوە نییە بڵێ تۆ لە عایلەکە تا دەبێت یەکێک سەردام بکەوە یەکێک ینی واسەکاری بکە و داوا بکە و تەکلیف بکە و فایل بێنێ و ئەو جۆرەشتانە نەماوە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە شەوانە دوای نێوەڕان کاتی دەوام هەر کاتێک خۆت حەز لێ بێیان ویست بێت لە ڕێ ئەو پڵێکیشنەوە لە هەر شوێنێکی ئەم وڵاتە لە هەر شوێنێکی ئەم دنیابی سەرە دەنووسی و پێویست ناکە بۆ سەرە نووسین بێ دوای ئەو ڕۆژەی کە سەرەکەت بۆ دیاری دەکرێت تەنها سێ ژوورت هەیە هیچی ترت نییە. بەڵێ تا چەندێک خەڵک پابندی مەوعیدەکانیانەوە هەمووانی کە دێن بۆ دەرکردنی پاسپۆرت ئەلکترۆنیەکە لە ڕێگەی مەوعیددانەوە یان کا پێشتر لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە پڕیان کردوت یاخود خەڵکی وا هەیە بۆ منە هەر بە شێوازێکی عاشوایی بێت ئەم حاڵەتانە هەیە. ئێمە تەجروبەمان نییە لە بەرەوەی دوێن یەکەم ڕۆژ و ئەم ڕۆژ خۆتە زانی پشووی فەرمیە تەجروبەمان نییە بۆ ئەوی خەڵک پابند بێ بەڵام خۆشبەختانە ئەوەی کە من بەس لە چاو سنووری خۆمان قسەت بۆ دەکەم خەڵکەکە زۆر زۆر بە حورمەت و بەڕێز و یعنی زۆر زۆر هاوکارمانە لەبەرەوە هیچ کاتێک پەلەپەل و ئاڵۆزی و هیچ جۆرە تەسەڕوفاتێکی وایە نییە کە دایرەکانمان بێزار بکەن زۆر بە حورمەتن لەگەڵمانە پێیان دەڵێن وەختی تۆیە دەڵێ وەختی منە پێی بڵێ وەختی من نییە دەڵێ وەختی من نییە ڕێز و حورمەتانەیە ینی بۆ شێوازەیە تەسەڕوفەکانیان لەبەرەوە هەچ ئاڵۆزێک و پشێویش دروست بێ ئەمە پێی ناڕەحەت نابین خەڵکێکی زیادەمان نییە لێرە هەمووی کە سوکاری خۆمانە ینی بەڕاستی. بەڵێ کاک ئاودێر شێوازی ئەم شێوازە پاسپۆرت ئەلکترۆنیک لە ئێستادا هەیە تا چەندێک ئاسانترە بۆ خێراییتر ڕایکردنی مامەڵەکان وەک لە چاو پێشووتردەوە لە ماوەی دوێنێدا چەند پاسپۆرتی ئەلکترۆنیتان دەرکردووە؟ وەڵاهی بەنسبەت جیاوازی فەرق کات و شتەکانەوە بەڕاستی زۆری فەرقە ئێمە مانگی لە کۆتایی مانگی هەشت دەستمان لە کار هەڵگرت بڕوا بکە ئەو کاتە تا مانگی دوی ساڵی تازش سەرمان نووسی بوو ینی تۆ حساب کە هەموو ڕۆژێک 150 بۆ 200 کەسمان ناومان نووسیوە اینجا ئەو ژمارە زۆر زۆرە ئەوزانام 6,000 کەسێک دەبوو کاتەکە بیرمان ئامارەکەمان وەرگر بوو. ئێستا ئێمە ئەو لۆدا بە شێوازێکی ئەلکترۆنی دابش دەبێت هەفتانە سەردەنووسێ هەموو دەشترین ماوەی سەرنووسین یەک هەفتەیە لەبەرەوە فەرقێکی زۆر زۆری هەیە بە مەسەلەی سەرنووسین و ئەوانە و تەواوبوونی پاسپۆرتەکەش وەکو عەرزم کردی یەک هەر بە ڕۆژدا تەواو دەبێت لەبەرەوە فەرقێکی زۆر زۆر هەیە. بەڵێ لە ئێستا بۆی پشۆوە هەڵبەتە داوای فەرمانگەکان ڕاگیرێت لە کێوە دووبارە هاوڵاتیان ئەتوانن دەست بە بەڕێکردنی مامەڵەکانیان بکەن یاخۆ دووبارە دەست بە دەرکردنی پاسپۆرتی ئەلکترۆنی بکەن؟ هەر یەکەم ڕۆژی دەوامی فەرمی کە حکوومەتی هەرێم ڕایگاندەوە کۆ تا ڕۆژی کە پشووی فەرمی تەواو دەبێت دەست بەکار دەبینەوە ڕاستەوخۆ ئێمە دەست دەکەین بە ئیش و بەنسبەت پرسیاری دووەمت بۆ بوورەکە لەبیرم چوو دوێنێک کە دەستمان بەکار کرد نزیکەی 35 دانە فایلمان وەرگرتووە بە سەرکەوتووی هەموو شتەکانمان بۆ جێبەجێ کردوون و بەڕێمان کردووە هەرچەندە یەکەم ڕۆژیش بخۆ دەزانی یەکەم تەجروبە و یەکەم ڕۆژ کە دەست بەکاربی تۆزێک خاوە خاوێکی لەگەڵ هەر هەیە وانە دوای ئەوەش بێت تەجروبەی ئەفسەر و کارمەندەکان ئەو جۆرە خاوێ دروستەکە بەڵام ئێمەش چونکە هاوڵاتێکی وامان ئاگادار نەکردبەوە کە بێن مەعامەلە بکەن هەر فریای 35 کەسێک کەوتوین.
بەڵێ لە پێش ئەم پاسپۆرت ئەلکترۆنیە ئامارەکان چی دەڵێن لە ماوەکانی ڕابردوودا چەندێک پاسپۆرتان دەرکردووە؟ بڕاتە بێ معاناتمان زۆر بوو لەبەرەوەی سەرێکی دوورودرێژمان هەبوو لە دوای سەرەکە کە دوورودرێژ بوو تەواوبوون و چاپکردنی پاسپۆرتیش زۆری دەخایەن بۆ حکومەی ساڵی ڕابردوو بە شێوازێکی گشتی پاسپۆرت هەر زۆر کەم بوو لە جۆری ئەی لەبەرەوەی حکوومەتی عراقی بە بۆنەی پاسپۆرتی ئەلکترۆنیەوە پاسپۆرتە کۆنەکەی نەدەکڕی یان عقدی تازە نەدەکردەوە لەبەرەوە ئەوەش لۆدێکی زۆری بۆ دروستکردین بەڵام خۆشبەختانە ئەو ڕۆژە ئەستەمانەشمان تێپەڕاند ئێستا فەرقەکە زۆر زۆرە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدولعەزیز بەڕێوەبەری نووسینگەی پاسپۆرتی ڕاپەڕین سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کۆستان نوێز لەگەڵ مندا ئامادە بوویت.